ئاین باوەڕهێنانە بە هێزێکی لە ڕادەبەدەر و بوونی خۆیەکەوە کۆنتڕۆلی تەواوی جیهانیان بکات. خەڵکان بە گشتی باوەڕیان بە ئاینی جیاواز هەیە. هەر بۆیەش ئەم باوەڕهێنانە جیاوازە سەر دەردەکات بۆ دروستبوونی کللتوری جیاواز. هەر ئاینێک کۆمەڵێک ڕێڕسم و پیرۆزی تایبەت بەخۆیەوە هەیە. ئاینەکان بەگشتی هۆیەلێکن بۆ ڕێخستنەی ڕەفتار و گفتاری مرۆڤەکان و هەروەها دوورکەوتنەوەیان لە ئازاردان و کوشتنی یەکتر. بە پێی نوێترین ئاماری جیهانی زیاتر لە 4,000 ئاین هەیە لە تەواوی جیهاندا. ئاینی مەسیحی و ئیسلام و بێ ئاین واتە ئیلحاد سێ گەورەترین بیرواوەرن لە جیهان. لە نێوەم ئاینانەش باوەڕی بەهایی بە نوێترین ئایندا دەنرێت لە جیهاندا. سڵاو، ئایا بەهاییزم چییە؟ یاخود ئاینی بەهایی چییە؟ بەهاوڵڵا چێیە؟ عەبدولبەها چێیە؟ ئایا بەهایی بە گەنجترین و نوێترین ئاینە سەرم زەمینەدا دەنرێت؟ چەند کەس هەڵگری ئەم ئاینەیە؟ ئایا سەنتەر و چەقی ئەم ئاینە کامە وڵاتە؟ ئەم کڵێسەیان گەورەترین کڵێسەیە؟ گەر بە دوای وەڵامەکاندا دەگەڕێی بینەرمان بن. ئاینی بەهایی. ئاینی بەهایی لەلایەن میرزا حوسێن عەلی ناسراو بە بەهاوڵڵا دامەزراوە لە وڵاتی فارس ئێرانی ئێستا. خۆشی وەک پێغەمبەر ناساندووە. وشەی بەهایی لە بەهاوە وەرگیراوە کە تایبەتە بە شوێنکەوتوانی ئاینی بەهایی. ئەم ئاینە بنەچەکەی دەگەڕێتەوە بۆ باوەڕی بەهایی کە لە ساڵی 1840 لەلایەن میرزا سەید عەلی محەممەدی شیرازی ناسراو بە باب دامەزراوە کەوا زەخر لە سەرهاتنی پێغەمبەرێکی تر دەکاتەوە. لە سەرەتادا باوەڕی بەهایی سەرچاوەکەی لە مەزهەبی شیعی ئیسلامیەوە وەرگرتووە. ئەوانەی کە باوەڕیان بە 12 ئیمامەکەی شیعەوە هەیە کە هاتوون بۆ ڕێنوێنیکردن و نوێکردنەوەی ئاین. ئاینی بەهایی بە نوێترین و تازەترین ئایندا دەنرێت لە جیهاندا. هەرچەندە خەڵک بۆچونیان جیاوازە لەسەرەوەی ئایا بەهایی نوێترین ئاینە یاخود مۆرمۆن هەوڵ دەدەن راپۆرتێکی تر بکەن لەسەر ئاینی مۆرۆن لە داهاتوودا. باب چێیە؟ سەید عەلی محەممەد شیرازی ناسراو بە باب واتە دەرگا. بە دامەزرێنەری باوەڕی بابدا دەناسرێت. هەروەها بە کەسێکی زۆر گرنگی نێو ئەم ئاینەدا دەنرێت. باب بۆی کەسێکی بازرگان بووە لە شیراز لە 20 ئۆکتۆبەری 1890 لەدایک بووە. لە ساڵی 1844 لە تەمەنی 25 ساڵیدا خۆی وەک هەڵگری سروشی نوێی وەحی لەلایەن خواوەندەوە ناساندووە. بەمەش بە سەرەتای دەستپێکی سەردەمی بەهاییدا دەنرێت. ئەمەش وەک بازنەیەکی تری نوێ لە مێژووی مرۆڤایەتی و گەشەی کۆمەڵاتی دەناسرێت. The Babi faith and the Baha'i faith fall into that category as divine, heavenly, as you put it, religions in which the founders had a revelation from God. Okay. So we know that Muhammad had that revelation, and went into the caves. We had Christ with the dove, and Moses with the burning bush. Baha'u'llah received this revelation while in prison in a place called the Siyachal, which means the black pit in Iran. وەکو سەرەتای هەموو ئاینێک لە جیهاندا ئەم وزوتنەوەی نوێیە بە شێوەیەکی ئاسایی لەلایەن دەسەڵاتدارانی ئیرانیەوە بەسن نەکرا و ڕوبەڕووی توندوتیجەکی زۆر بوونەوە. لە سەرەتادا باب لە ساڵی 1845 دوای ساڵێک لە ڕاگەیاندنی باوەڕ نوێیەکەی دەستگیر دەکرێت و شار بەدەر دەکرێت. لە کۆتاییدا لە 9 تەمووزی 1850 لەلایەن کۆمەڵێکی زۆری سەربازی سەر بە حکومی مردنی لەسەر دەدرێت و بەوەی باوەڕێکی نوێی داهێناوە دواتر گولەباران دەکرێت. پێشمردنی پێنووس و مۆر و پەراوەکانی بۆ بەهاوڵڵا دەنێری. ئەوەش وەک نیشانەیەکە کەوا پێویستە تۆ سەرپەرشتی ئەم وزوتنەوە نوێیە بکەیت و ئاینەکە بگەینی. بەهاوڵڵا چێیە؟ ناوی تەواوی خۆی میرزا حوسێن عەلیە. لە ساڵی 1870 لە خانەوادەیەکی زەنگین و سیاسی لەدایک بووە. باوکی وەزیری دەوڵەتی ئەو کاتی ئیران بووە. خۆی وەک پێغەمبەری ئاینی بەهایی دەناسێنێت. باوەڕی وایە سروشی لەلایەن خواوە بۆ هاتووە لە ساڵی 1850. At the core of the Baha'i faith is the oneness of mankind. The fruits of one tree, the leaves of one branch, the stars of one heaven.
ئاینی بەهایی گرنگی دەدات بە چەمکی یەکخوایی، یەک ئاینی و یەک مرۆڤایەتی. لە فەلسەفەی بەهاءوڵڵادا هاتووە دەبێ پێویستە خەڵک دوور بێت لە هەموو جۆرەکانی دەماگیری، وەک دەماگیری ڕەگەزی، جەندەری و هەروەها دەماگیری ئاینی. قسەکانی بەهاءوڵڵا بەرەو پێشبردنی گەورەی مرۆڤ و ڕاستیەکانی ئاین و گەشە سەندنی ڕوحانیەتی لێ دەخوێندرێتەوە و کە ئەمانەش مەبەستە سەرەکیەکانی هەموو تاکێکە. For clergy is over. The day of the clergy for humanity is over. That it is the responsibility of every individual to their relationship with God there's no intervention, right? There's no clergy who doesn't exist in the Baha'i faith. ئاینی بەهایی نەوتاربێژی هەیە و نەوتاری هەفتانە و هەروە نە کەسێکیشی هەیە بۆ سەرکردایەتیکردنی. هیچ کام لەمانە جێگەی نابێتەوە لە معبەدەکانیان. ئەوان بڕوان وایە کە ئاینی بەهایی کۆکراوەی تەواوی ئاینەکانی سەرزەمین و ئاسمانیە، بۆیە کاتێک سەردانی معبەدەکانیان دەکەیت گوێت لە خوێندنەوەی قورئانی پیرۆز و ئینجیل و کتێبە ئاینەکانی تر دەبێت و هەرەوەشە معبەدەکان ناودەنێن شوێنێک بۆ بێتهێنانەوەی خودا. هە لە سەرەتای سەرهەڵدانیەوە تا ئێستا ئاینی بەهایی لە ئیران قەدەغەیە. ساتە ناخۆشەکانی بەهاءوڵڵا لە تەهران لە ساڵی 1852 دەستی پێکرد. ئەو کاتێک کە دەژی دەکرێت و دەخرێتە زیندانەوە ئەشکەنجەیەکی زۆر دەدرێت. لە پاشاندا بۆ شاری بەغداد و دەخرێتەوە لەوێشەوە بۆ ئەدریانپۆڵ و ئەستەمبۆڵ، دواتر بۆ عەککە کە بە ناخۆشترین و دوورترین بەندیخانەی سەردەمی ئیمپەراتۆرەتی عوسمانیدا دەنرێت. دوای مانەوەی زیاتر لە 40 ساڵ لە بەندیخانە و شکەنجەدانی، بەهاءوڵڵا لە 28 مایسی 1892 کۆچی دوایی دەکات. بەڵام بەر لەوەی بمرێت کوڕە گەورەکەی عەبدولبەهایی دەستنیشان کردووە بۆ ئەوەی جێگە بگرێتەوە و پەیامەکەی بگەێنێت. عەبدولبەها چێیە؟ عەبدولبەها کە ناسراوە بە خزمەتکاری بەهایی لە 22 مایسی 1844 لە شاری تەهران لەدایک بووە. لەو سەردەمەی کەوا باب ئەوەی ڕاگەیاند کە مرۆڤایەتی بازنەیەکی نوێی ئاینی لەباوەش گرتووە. عەبدولبەها بەردەوام بوو لەسەر گەیاندنی باوەڕی بەهایی بەنێو هەموو جیهاندا. لەم سۆنگەیەوە گەشتێکی بەنێو ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا کرد و بۆ بەسەرکردنەوەی هەڵگرانی باوەڕی بەهایی. ئەوە بوو گەشتەکەی 239 ڕۆژی خایانتیایدا سەردانی 40 شار و وڵات و هەرێمی کرد لە سەرتاسەری جیهاندا. عەبدولبەها لە ساڵی 1921 لە تەمەنی 77 ساڵیدا کۆچی دوایی کرد. بە هەمان شێوەی باوکی بەر لە مردنی کوڕەزا 24 ساڵانەکەی خۆی بە ناوی شوگی ئەفەندی دیاری کرد کە ناسراوە بە پاسەوانی باوەڕی بەهایی بۆ بەردەوامبوونی گەیاندنی ئاینی باپیرانی. شوگی ئەفەندی ئەو کات تەمەنی 24 ساڵان بوو. قوتابی بوو لە زانکۆی ئۆکسفۆرد، گەڕایەوە بۆ فەڵەستین. شوگی لە عەکا، ئیسرائیلی ئێستا لە ساڵی 1997 لەدایک بووە. پێشتر وەک سکرتێری باپیرەی عەبدولبەها کاری دەکرد. And so Baha'u'llah talks about and describes the Universal House of Justice, its function, how it's to be elected, all the details that explain this. The Universal House of Baha'u'llah wrote, and Abdu'l-Baha and Shoghi Effendi job was to then prepare for the creation of it's the institution of the House of Justice, made up of 9 people. They're elected by national spiritual assemblies. ئەو کاتەی بەهاوڵە لە ژیاندا مابوو بەرنامەی ئەوەی نووسی بووە کە دوای مردنی خۆی هەڵگرانی ئاینەکە چی بکەن. تەنها 2 کەس لە دوای خۆی سەرپەرشتی بڵاوکردنەوەی ئاینەکە بگرنە دەست. یەکەمیان کوڕەکەی خۆی عەبدولبەها و یەکی تریش کە کوڕەکەی خۆی دیاری دەکات. دوای مردنی ئەوانیش پێویستە کۆمیتەیەک دابدرێت بۆ ڕاپەڕاندنی بڵاوکردنەوەی ئاینەکە بەمەش کۆمیتەکە دەسەڵاتی تەواوی هەبێت نەوەک ئەندامەکانی. ئەو کاتێ شوگی ئەفەندی لە ساڵی 1957 کۆچی دوایی کرد، نزیکەی 400,000 بەهایی لە زیاتر لە 200 وڵات و هەرێم و شار هەڵگری باوەڕی بەهایی بوون. دوای 6 ساڵ لە ساڵی 1963 دەستەی بەڕێوەبردننی ئاینی بەهایی یەکەم کۆمیتە نێودەوڵەتی خۆی هەڵبژارد، ئەویش بە دامەزراندنی خانەی دادی جیهانی کە دەکەوێتە شاری هەیفای فەڵەستین. ئەم خانەیە پێکهاتووە لە 9 ئەندام.
هەر 5 ساڵ جارێک هەڵدەبژێردرێن. پێویست ئەندامەکانی هەمووی دیاو بن واتە ڕێگەزیمێ نابێت ئەندام لەم خانەیە. ئەم ئەندامانەش هیچ دەسەڵاتێکی تاکیان نییە بەسەر کەسانی تر مەگەر بە کۆی دەنگ بڕیا لەسەر شتێکیان ڕووداوێک بدەن. لە پاڵەمەشدا خانەی ڕوحانی نەتەوەیی هەیە کە ئەوانیش لە نۆ ئەندام پێکدێن لە پیا و ئافرەت لەسەر ئاستی وڵات، بەڵام ئەمەیان ساڵانە هەڵبژاردنیان بۆ دەکرێت. کۆتاییدا ئەوە ماوە بڵێم سنتەری جیهانی ئاینی بەهایی دەکەوێتە شاری هایفای فەڵەستین. لە ئێستادا ژمارە هەڵگەرانی ئەم ئاینە لە نێوان 7 تا 8 ملیۆن ئاینزا دەبێت لە سەرتاسەری جیهاندا. 8 شوێنی خواپەرستی گەورەیان هەیە لە سەرتاسەری جیهان کە هەریەکیان دەکەوێتە وڵاتەکانی ئوسترالیا، چیلی، ئەڵمانیا، هیند، پەنەما، ساموا، وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا. ئەوەی کە کەوتوتە شاری شیکاگۆی ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکا بە گەورەترین معبەدی بەهاییەکان دادەنرێت لە کیشوەری ئەمریکای باکوور. سوپاس بەوە ماوەی کە لەگەڵماندا بوون. لایکمان بکەن لە تەلەگرام و ئینستاگرام ڤیدیۆکانمان بە هەمان شێوە لەوێش بڵاو دەکرێتەوە. ئەوەی هەمان بوو لە هەرگوێ ئەمڕۆمان پێشکەشم کردن. تا ڤیدیۆی تر هەر شاد بن، کاتێکی خۆش.